درۆشی سپی ئەیمەعادە بشرێت درۆشی سپی دیارە بیدووکەڵ 4 ساڵە بە دەنگی بەرز و دووکەڵی ڕەشی مۆلیدەی گەڕەکەکەیان کە ڕووبەڕووی ماڵیانە شەو و ڕۆژ دەکەنەوە. دانیشتووی گەڕەکی ئاراسن. کاتی پێ دەکا کاتی پێ دەکا دەنگی بەرزی مۆلیدەکە ئەگەر بۆ خەڵک بێزارکەر بێت بۆمان بەهادین بەم تەمەنەی زیانی گەورەی هەیە. شیاونی لە بۆ ژێرە قسەی خۆشە ئەو نەخۆشی هەیە لە گوێیەکانی و دکتۆر پێی گوتووە دوور بە لە هەموو دەنگێکی بەرز. ساروەختی ساڵە ناتوانین پەنجەرەی بکەینەوە بڵێ هەوا گۆڕ ماڵەکەمان بکەن ئیدا ئەگەمەوە بگوژێتەوە ناتوانین جزگەکانمان دەدەرێ وشکەین و هەڵێخین قانەکەم عرض کە دەرە بۆ فرۆشتین کە بڕۆم گەعینا زەمی زۆر بڕۆم. مۆلیدەیەکی گەڕەکی هاوکاریە. ماڵی مامۆستا سیپان هاوشێوەی ماڵی مامبەهادین چەند مەترێک لە مۆلیدەکە دوورە. پێی گوتین چارم ناچارە ئەگەرنا یەک خولەک لەم خانوە نامێنمەوە. مردینە گەدەنگەدەنجی ئەو چەوری و قۆڕا و ڕشکا والله نامارەشی پەنجەرە سڕیەوەتە بەس ڕشکاوێتە خوار لە سدەرکە پەنجەرە بێنە هەم نەخۆشی و پیاکم خۆ مشکلی خودی هەر هەیە خەسوم هەر مشکلی خودی هەیە ئێستا ناجی خەسوم ناجی کەتیە یعنی یەک حسابی هیچ لۆ ناکەن چەندجار مۆلیدە کاربە مۆلیدەبی ڕۆیشتینە لە مارێ هەر بەس کەمەندێک سرحەت بکەی خوتان جێتان لێیە بە حساب کاتمە ئێستا بەس ئەوە جێشتان لێکووە. لە سەرەتای ساڵی 2020 پارێزگاری پێشووی هەولێر ماوەی 5 مانگ مۆڵەتی دا بە سەرجەم مۆلیدە ئەهلیەکانی سنووری پارێزگای هەولێر کە مۆلیدەکانیان بگۆڕم بۆ مۆلیدەی بێدەنگ. ئەگەرچی گوترا کە بڕیارەکە جێبەجێکرا بەڵام هێشتا خەڵک دەڵێن ئەم مۆلیدانە لە مۆلیدەی بێدەنگ ناچن و دووکەڵیان ئاسمانی تەنیوە. کە لەگەڵ خاوەن مۆلیدەکانیش قسە دەکەی هیچ کەم و کوڕیەک لە خۆیان نابینن دەڵێن ئەوەی حکوومەت گوتیەتی جێبەجێمان کردووە. خۆی عادەتەن هاوینانیش هەموو سیارێکی گاز یان مەچینەیەکی گاز دووکەڵیار هەیە بایەندێ بەڵام ئیمە دووکەرەکەی وانە بڵێ خەڵک ئیسحاس پێی 180 فەرقی کردیە لە سەوت هەم لە سیاج لە خاوێن و باوێنی ناو مۆلیدەکان. هەموو مۆلیدە ئەهلیەکانی هەرێمی کوردستان بە گاز کار دەکەن بە گوتەی شارەزایان دوو هۆکاری سەرەکی کە دەبێتە هۆی دەردانی ئەم دووکەڵە ڕەشە لە مۆلیدەکان هەبوونی کێشەیە لە مەکینەی مۆلیدەکە و یاخود بەکارهێنانی گازی زۆر کوالیتی خراپە کە زۆر جار خاوەن مۆلیدەکان بەهۆی ئەوەی نرخی ئەم گازانە کەمترە ئەم جۆرە گازە بەکاردەهێنن. دووکەڵی ڕەشی مۆلیدە ئەهلیەکان کە بەردەوام پێشکەش بە بەرگە هەوا و ئاسمانی هەرێمی کوردستان دەکرێت ئۆکسیدەکانی نایترۆژین ئۆکسیدەکانی گۆگرت هەروەها دوانۆکسیدی کاربۆنی زۆری تێدا کە هەموو ئەمانە بەیەکەوە ژەهرێکن دەبێتە هۆی گەرمبوونی بەرگە هەوا و کۆمەڵێک نەخۆشی لە کۆئەندامی هەناسەی مرۆڤدا. ئەو گازە کوالیتی خراپەی بەشێک لە مۆلیدە ئەهلیەکان بەکاری دەهێنن لە پاڵاوگە نایاساییەکان دروست دەکرێت. ڕۆنی پیسی ئۆتۆمبیل، تێزاب، خۆڵ و چەند مادەیەکی دیکەی کیمیایی تێکەڵ دەکەن و ئەو جۆرە گازە خراپەی لێبەرهەم دەهێنن. ئێمەش هەست بەوە دەکەین کە لادان هەیە و ڕۆژانەش سکاڵامان بۆ دێ لەلایەن هاوڵاتیان یان لەلایەن ئەو شوێنانی کە با بڵێن نزیکن لە شوێنی ئاوەدانی کەوا دووکەڵی مۆلیدە هەیە یانیش دەنگەکەی بەرز بووتەوە ئیجراعاتی پێویستیش دەکرێتن لەگەر هەموو ئەو خاوەن مۆلدایانی کە سەرپێچیان کردو لە ماوەی ڕابردووش ئیجراعات کراوە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 مۆلیدەی ئەهلی هەن. تەنیا لە نێوخۆی شاری هەولێر نزیکەی 1100 مۆلیدە هەن و ڕۆژانە لە نێوان 12 بۆ 14 کاژێر کار دەکەن. پێم سەربەس ڕوودا و هەولێر